گفتووەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک بیار عەلی سەرۆکی پەیمانگەی استراتیژی بۆ پرسە دیپلۆماسیەکان ڕاستەخۆ لە ئەولێرە و لەگەڵمانە کاک بیار سڵاو لێبێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان خەنەوە چییە بۆ ڕۆژانەی جەنگ تێپەڕی ئایا لە جێی چاوەڕوانەکانە بوون بە پێی پێشبینیەکان بوون بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە بەڕێزیشتان سڵاو لە بینەرانی کوردستان تیڤ ببرە کورسات ئەوەی لە ڕاستیدا ئەگە ئێمە بەرەو مێژووی ڕابردووی ئەمریکا بگەڕێنەوە ئەمریکا لە ساڵی 1970ەکانەوە لە چەند جەنجێکدا بەشداری کرد بە تایبەتی لە ساڵی 1990 بەرەوسەرەوە ویستی کەنەدا داژ بکات بەڵام بەخۆت دەزانی کەنەدا بەشێک بوو لە مستعمەری بریتانیا ئەو کاتی بە بچوکی ئەو کاتی کەنەدا لە ڕووی دانیشتوانەوە بە پاڵپشتی بریتانیا توانیان بگەنە واشنگتن و واشنگتن حتا کۆچی سپیشیان سوتاند لە شەڕی ساڵی 1955 تا 75 شەڕێکی زۆر گەورەی خوڵقان لەگەڵ کۆریا و با بڵێن لەوێ کۆریا لە ئاخری کردە دوو بەش و لەوێ هەرشکستی هینا دوای شەڕی 20 ساڵە لەگەڵ ڤێتنام بەخۆت زانین لایەن کۆمونیستەکانەوە لەبەر عەقیدەیەکی فکری و ئایدۆلۆژیەکی باشە بوو لەوێش ئەمریکا هەرشکستینا دواشەری ئەمریکا لەگەڵ ئەفغانستان ئەویش تقریباً 2001 تا 2021 20 ساڵی ڕێکی خاند لە ئاخیر زۆر بە سانایی کشایەوە ئەمریکا لەو چوار شەڕی کە ئاماژەم پێدا شکستی هێنا بەڵام دوا شەڕی کە با بڵێن بەبێت تاقا بەبێ هیچ کە ڤەنزوێلا سەرۆکەکەی گرت وڵات یەکسەر کۆتایی پێهاتوو کە ئیتفاقەتی ژێربەژێر و هاتنی سەرۆکەکی نوێ تەعاملکردنی لەگەڵ ئەمریکا و تەسلیمبوونی زۆربەی زۆری ما بڵێن نەوت و ئەوەکانی وی لەکرد ئەمریکا ڕاستی ئەو جارە ئەمریکا بە هەڵەدا چوو کە شەڕی ئێرانی کرد بەڵام ئەو شەڕی ئێران بەڕاستی زیاتر ئیسرائیل زۆر هەوریدا لە دروستبوونی ساڵی 1970 ئیسرائیل هەوڵدەدا یەک لە سەرۆکەکانی ئەمریکا بەرەو ئەو شەڕ ڕاکێش دژ بە ئیران دوا کەس کە توانی تەئسیر لێ بکاتن دۆناڵد ترامپ بوو دۆناڵد ترامپیش وەکو باز دەکرێت وەکو با بڵێن بەڵگە و ئاماژە بەوە هەیە چەند کەیسێکی هەبوو بە تایبەتی جەزیرە ئیستین کە بە خۆزانی ڕاستی هەولیاندا کە دۆناڵد ترامپ بینە ئەو مۆزوعە دۆناڵد ترامپیش هەمان بۆ چوونی هەبوو ئەگەر بێت و وەکو ئەوەی سەرۆکایەتی یەک لە با بڵێن بەشەکانی ئێران بڕوخێنێ ئیدی خەڵک هەڵدەستی و خەڵک دەکاتەوە و دەتوانێت ئێران بە ئاسانی داژ بکاتن باشە بەڵام سیاسەتی نوێی ئێسای تاک بێت ئەوەی کە دەڵێ ئەمریکا بە هەڵەدا چوو لە ئێران بدا و پەیوەند دەیبەستیتەوە بە دەسێ پستینەوە خۆ لە جەنگی 12 ڕۆژەشدا لە کۆتاییەکانی جەنگەکەدا ئەمریکا بەشداری کرد بە فڕۆکە گەورە زەبەلاحەکانی نەتەنز و فۆردی بەردومان کرد خۆ کاتە قەزەیە پستین هەر لە ئارادا نەبوو خۆی ئەمریکا ئەو کاتی نیازی لە ناوبردننی سیستەمی ڕژێمی ئێران نەبوو ئەو دەویست ئەو خەڵکەی کە با بڵێن زۆر با بڵێن بەناو توندرەون ئەوان بگۆڕێ کەسێکی میانڕە و کەسێکی ئیسلاحی بێنتە سەر حکومەکە تەعاملی لەگەڵ بکاتەوە بەڵام لێرە خاڵک بەدەرکات ئەو خاڵێکە بەدەر لە سەنجی 12 ڕۆژە وەکو بڵێ تەمبێبوونێک بەرامبەر بە ئێران بەڵام خاڵێکەیە کاگڕانکۆ خاڵەکەش ئەوەیە لە هەموو شەڕێکدا لە هەر 30 ساڵی شەڕێکدا ئەمریکا هەرچی ئەسلحەی کۆن و هەرچی ئەسلحەی با بڵێن ئەوەی هەیە دەوێت با بڵێن لە ناوی با یاخود بەکاری بێتن ئەسلحەی نوێ دەینتەکایەوە ئەوەیە یەکێک لە سیاسەتەکانی ئەمریکای لە دژای شەڕی یەکەمی جیهانی دووەم و شەڕی دووەم و شەڕی عێراق و شەڕی با بڵێن کوێت و ئەوانە هەموو بەکارهێنا ئێستا مەسەن بۆ نمونە دوان باشترین بە قووەترین سلاحی ئەمریکا ئێستا مەسەن بیتووە کە زۆر زەبەلاح و زۆر خەتەرە بەڵام ئەوە لەبیر نەکرێت ئەمریکا تەنانەت لە ڕووی بەحری لە ڕووی ئاسمانی ئەمریکا تا ئێستا توانای لەبەر تەجروبەکەی عێراق کە لە ساڵی 2003 توانی نظامی سەدام حوسێن بەکاربێنی کاکە ئەو کاتی 3 تقریباً 4 تریلیۆن دۆلاری سەرف کرد لەگە 5,000 کەسی شەهیددا ئێستا سیاسەتی ئەمریکا گۆڕاوە ئامادە نییە یەک جوندی یەک سەربازی خۆی بە کوشتن بداتن بۆ ئەو شەڕی ئێستای ئێران تەوەقعی ئەوە دەکەن 650,000 کەس بێتە ناو خاکی ئێران لە ڕووی زەمینیەوە نە کورد ئەو عەدەدەی هەیە نە با بڵێن هێزەکانی ترۆکە نە ئیسرائیلش ئامادەی با بڵێن ئەو خەڵکی خۆی بە کوشت بدات ئەو دەڵێت 1500 کەسم بۆ نمونە هێنا لە مارین زمینە ئیسرائیل دەڵێت عەفو ئەمریکا 2500 ئێران ئیسرائیل 4500 ئەو عەدەدە بەشی ئەوە ناکاتن بە 7000 کەس 8000 کەس لەبەرەوەی سنووری ئێران سنووری یەکجار زۆرە ئەو کاک بەر ناڵێ ئێمە ئێران خاڵی دوم خۆ ناڵێ ئێران داگیر دەکەین بوو برە کاک بیادیانی ڕادەگرملەوە ئەو دەڵێ ئەو مارێزانە دێنین
ئامانجەکانیش دیارن بۆ منە دەوترێت دوورگەی خارگە هەندێک دەڵێن بۆ گەروی هۆرمزە هەندێک دەڵێن بۆ ناوچەی نەتەنجە ینی ئامانجەکان جیاوازن نەگەوەی کە بێن ئێران داگیر بکەن بە تەواوی لە ڕووی زەمینیەوە تەنها بۆ چەند دوورگەیەکە ئەمارێنجانە بەڵێ کاگرانکۆ ئەمە شەری عراق و ئەفغانستانمان لەبیرە خۆ داگیریان کرد بەمانای داژەکردن خۆی بۆچ پێم گوتی ئیشان پێ لە ڕووی زەمینیەوە نەبێ بە هێزی زەمینی نەبێ بەڕاستی توانای ئەوەی نییە ئێران ناوبە لەبەر ئێران تەسەوری ئەوەی مەکە وەچ پێم گوتی ئەو خاکە بەرزە ئەو خاکە بەرفراوانە ئێستا تا ئێستا ڕۆژهەڵاتی کوردستان کە شاخ و داخەکانە بەدەیان ئەسیحەی دەماری شامی بەدەیان بالیستی دەیان بەدەیان بابن حتا ئەگەر ئەوەی تەوەقع دەکەی کە هێزی نەوەبی نییە ئێران ئەم دڵنیا دەکەمەوە بەڵام ئەگەر بە تەوەقعاتی وانشتی بخۆ دەزانین بیانووی ئەمریکا ئەوەیە تەسلیم دەبی یان نا ئەگەر تەسلیم نابی ئەو بیانوە دۆتەخۆ کات خۆی کاک بەیاد نیەتی بەڵێ ببورە ئەڵێم نیەتی نەخێر نەخێر من دڵنیات دەکەمەوە هەولی ئەوەی دوایدا ڕوخانی یەکێتی سۆڤێتی ئەو کاتی ساڵی 1970 ئەو کاتی کە پیرۆستەکە هاتەکایەوە بەڕاستی ئێران توانی کۆمەڵە ئەسیحەتی زۆر پارچە پارچە بکرێتن و دابینی بکاتەوە خاڵشکە ئێمە بە هەڵەدا نەچین ئەگە بێت و باسی سین و رووسیا ئێستا بکەین سین وڵاتێکە خۆی ناوێتە ناو شەڕە سین وڵاتێکە ئابووری دەکاتن سین پێویستی بنوتە بە حکمی ئەوەی کە لە ئابووریەوە بەڕاستی کۆنتترۆلکی زۆر گەورەی سەرگۆی زەمینی کردووە تا ئێستا سین نەوت لە ئەوەش دەکرێت کاکە لە سعودیەش دەکرێت نەوت لە ئێرانیش دەکرێت نەوت لە شوێنانەش دەکەێتەوە ئەمریکا نایە بەڕاستی ژیانی خۆی باەتە ناو شەڕێکی زۆر گەوتر لەگە سین هەندێک وڵات هەیە ئی ئەوەی نییە خۆی لێ بدەین ئەمریکا ناتوانێت بەرامبەر سین شەڕێکی دروستکە شەری دروستکردنی سین واتە شەری جیهانی واتە کۆتایی ژیانە بەڵام ئەوەی کە ئەمە باسی ئێران بکەین بگەرێنەوە سەر بابەتی خۆمان ئێران بە ئیسپات کرا سەرماندرا لە شەری 12 ڕۆژگەی پارتەموزی ساڵی 2025 لەو شەڕێکە ئەوڕۆ 27 ڕۆژ ئێمە داخلبووینە هەست پێ کرایە هەرچەند واقعیادە گەورەکانی دەکوژێتن ئێران لەبیر مەکە کاگرانکۆ 5 قیادەی هەیە لە مرشید سەرۆکی جمهوریە مەجلیسی عەلا عەفو مەجلیسی قیادەی قوضات هەروەها حرەس سەوری و مەجلیسش کەشیە یعنی هەر کاتێک یەک لە کۆتایی پێبێ لایەنی دوم ئامادەیە ئەوانە دژایەتیەک ناکەن با پێ دڵم لە غەیری مەجموعەتی ئیسلاحی بەرامبەر بە تەتەڕوفەکان ئەو سلاح و ناکۆچیان هەیە بەڵام لەلایەنی ئەوەی کە برێ ئێران ئەگەوێت و عەلی خامەنایی بکوژرێ کۆتایی بە شەڕەکە بێ ئەوە نییە بۆی کەشکە هاتووە زۆر لە عەلی خامەنایی تونتر کاکبێت بە کۆی ئەوەی کە باسی دەکەی جەنگەکە ینی ئەمریکا ئیسرائیل ناچار دەبن بەوەی کە گفتوگۆ دەست پێ بکەن وەکو ێستا مەرجانەیە و جا خۆ مەرجانە گەر جێبەجێ بێ ینی بە جەنگیش تۆ توانێرە و مەرجانە جێبەجێ بکەی تر کە باشی بەدەست بێ باشتر کاگەڵانکۆزانێت لە سیاسەتی ئەمریکا شتێک نییە بە ناوی ئەوەی یان با بڵێن ئەگەر بێت و هەیبەتی ئەمریکا یان کەرامەتی ئەمریکا بشتێوە ئەوانە سیاسەتی ئێستای ترامپ و چ پێم گوتی دروستکردنی پارەیە مەسەڵەن بۆ نمونەی ناگوتی عێراق ناتوانانی ئۆیل نەفتەکەی خۆی بەکاربێنێ ئێمە ئەو نەفتەی بۆ ئێمە بگەڕێتەوە ئێمە زەحیەماندا ئەو کەماندا بۆ ئێرانش هەماشەوە بۆ ئێران زۆر بە هەڵە داچوو بە ئێران هات وتی لە خلال 12 ڕۆژ ئێمە بەڕاستی دەتوانین کۆنتترۆل بکەن و ئیدی تەزاهورە و پژگیری ئەوکەی دەکەین بەڵام لە شەڕی 12 ڕۆژە ئەگەر لە یادت مابێ خۆ زۆر دوور نییە پار ساڵ بوو هەمووی تقریبا دەکاتە 5 ئێستا 8 مانگە کەس هاتە سەر جادەکە مەڵێ 9 مانگە عەفو 30,000 کەس هاتە سەر جادە 5,000 کوژرا 25,000 کەشی تا ئێستا هەموو جیران خەڵک تەوەقعی و دەکرد ئەمریکا پشتگیری ئەو تەزاهور ئەو ڕاپەڕینە بکاتەوە بەڵام ئەمریکا دیسان پاشەکشەی لێ کردو کە پاشێک ئێستا لەو زلوفە ئێستا لەو باردۆخی ئێستا کە 27 ڕۆژە یەک خەڵک ئامادەی ئەوەی ئەو زارە بێتە سەرجادە خۆی بە کوشتن بداتن لەبەر سیاسەتی ئەمریکا لە بەرژەوەندی خوازی هیچ دەگنێ پاوەڕخوازی و بەرژەوەند خوازی بەرژەوەندی مامە ئەوەتە منە ڕۆژ ئاوا ئێمە 13,000 کەسمان بە شەهید بووندا لە ئاکامدا تەماشا کرد بە یەک کولفەیەکوونەکی خۆی سەحبی کردەوە ئەوە قەسەدی کە هێناچی ئاسەکی خوارەوە بە هەمان شێوە هەر کاتێک ئەمریکا بەرژەوەندی لە هەر شوێنەکە بیتن عشقی چاوی هیچ ملەتێک نییە ترامپ لای ئەو کابراکی بزنسمانە سیاسەتی ترامپ وەکو هیچ سیاسەتێک نییە سیاسەتێکی زۆر نوێ خوازیە دەوێت بەڕاستی داگیرکاریەکی نوێی عەسری سەردەمی بکاتە بەکاربێنی بۆیە بتوانێتن بەڕاستی بتوانی بارودۆخی اقتصادی ئەمریکا بەقوت کاتەوە تا ئێستا ئەمریکا 32 تریلیۆن دلار قەردارە مەصرفی ڕۆژانەی ئەو شەڕە بەبێ هیچ خەسارەتێک بەبێ ئەوەی کە تیارەکی بکەوێت شتێکی زیان پێ بکەوی ڕۆژی 1 ملیار دلارە و زیاتریش ئەوە هەموو لەسەر جیفانی ئەمریکا خاڵی دووەم زۆرە بۆ ئەمریکا کاک هیچ کەسێک لە کۆمەلگا
ئەم پارێ زۆرە بۆ ئەمریکا ینی سەرچاوەکان نایشارنەوە دەڵێن محەممەد بن سەلمان دەڵێ بەردەوام بە ئیمارات دەڵێ بەردەوام بە جە خۆش دەزانی پارەیانی بۆ وڵاتانە پارێکی زۆر و زەبەنیانێ هەر لە سەردانەکەی پێشووی دۆناڵد ترەمپە 600 ملیار دۆلاریاندا پێی یعنی 600 ملیار دۆلاریان پێیدا بە ناوی هەندێک گرێبەست و بابەتانەوە ئەم جارەش چی تێدەچێ بۆ ئەوان بڵێن بە تریلیۆنێک دۆلاری کێ بچێ جەنگەک دوای ڕاگررتنی گەروی هورمز ئێستا خۆ سعودیش زەرمەندە ئیماراتە خەلیزە دەوڵەتانی خەلیز هەموو تووشی ئەو شکستیانە هاتوونە ئەو ساروغە بالیستیانەی کە بۆ ئەو وڵاتانە دەڕواتن بەڕاستی بارودۆخی ژیانی قاتارە ژیانی دووبەیە ژیانی کوێتە ژیانی سعودێ هەمووی بارگانی تێکردو ئەوانش تووشی ڕکوو دەچی اقتصادی بوونا ئەتوو تەمەشاکە ینی هەتا پێرێ سعی نەوت گەیشتە 115 دلار لەگەر ئەو مفاوەزاتە 5 ڕۆژەی کە ترامپ مۆڵەتیدا 115 دلار هاتە خوارەوە یعنی سیاسەتی ئەو جەنگە کاریگەریەکی زۆر سربی لەسەر ئەنحای عالم بە هەر 8 ملیارەوە کردووە غێری رووسیا کە تازە بێبەشە لەو مۆزوعات تۆزەکە نەفتەکەی بکاتێ بە ڕۆیشتنی ئەو بڕەنەوتەی کە لە عێراقەوە لە ڕێگەی بەندەری جێهان ڕۆی 15 دلار بوو یعنی تەسیرێکی زۆر ئەو گەورەی کردەوە بۆیە سعودیا توانێت ئەوەی نییە تا دنیامە مەسەوی ئەو شەڕە بکات ئێستا قسەیەکەیە بەردەوامبوونی ئەو شەڕە 5.3 تریلیۆن دلاری دەوێت ڕاوەستانەکەشی 2.7 تریلیۆن دلاری دەوێتن ئەو تریلیۆن دلارە ئەگەر ئەوە بەهاڵە نەچین گەلک مەبلەغەکی زۆرە ئەمریکا خۆی قەرزارە ئەو قەرزارە چەند کەڵەکە بوویتەوە ئێستا سیراعەتی زۆر بەقوت لەمابینی حتا حیزبەکەی خۆی دیموکراتین ئەوەی ترامپ ئیشارە پێدا لە هەموو ئیشەکان خەتا داوێتە سەر دیموکراتەکان کە دیموکراتەکان بۆ تەعاملە لەگە ئێران باش بووە ئۆباما بووە جۆ بایدن بووە یەک ناوی ڕئیسەکان دەی بە تایبەتی دیموکراتەکان ترامپ لەو مۆزوعە زۆر تێکەوتووە زەخت و فشارێکی یەکجار زۆری لەسەر هەیە هەم لە ڕووی کۆمەلگای نێودەوڵەتی هەم لە ڕووی ناوەوە بۆیە دەوێت بە زووترین کات دەرسێکی بێت بەڵام لەبیر مەکرێ ئەگەر بێت و عەفومکە ئاخر وتم ئەگەر ئەمریکا لەو دەمەی ئەو شەڕە ڕاوەستەیە ئەوە زۆر خاڵەکی میمە ئێران سەرکەوتووە لە ڕووی معنەویەوە لە ڕووی هەموو شتەکانەوە ئەو کاتی بەڕاستی هەیبەتی ئەمریکا لە منتیقە دەشتێ سپاس دەکەم زۆر بەڕێز کاک بیاد عەلی سەرۆکی پەیمانگەی استراتیژی بۆ پرسیارە دیبلۆماسیەکان سپاس بە بەشداریکردن لەگەڵمان بۆ خوێندنەوەکانت